ئەو دەسەڵاتی کە پێی دراوە سەرۆکۆمار بەڕای من تەنها لە بەرژەوەندی خۆی بەکارێ لە بەرژەوەندی دەور و پشتەکەی خۆیانیش لە بەرژەوەندی کورد بەکاری ناهێنێ هەتا ئێستا. ئەو دەسەڵاتی نییە چونکە دەسەڵاتەکەی ئێستا لە عێراقا دەسەڵاتی شیعەیە شیعە ئەی باوەڕێەوە لەبەر ئەوێ سەرۆکۆمار ئەو دەورەی نییە چیان نەکران بە حکوومەتەکەی خۆشمان و هیچیان بۆ خەڵک نەکردووە و ناشتوانن بیکەن ئیلا بێ کورد جوودی خۆی بەکاربێنێ یەک ریز بن خۆیان ڕێکخەنەوانەیە هەموو ئەحزابەکان یەک بگرن. سەرۆکۆماری عێراق هیچ دەورێکی نییە بۆ مەسەلەی کوردی بۆ پۆست و امتیازاتی خۆیان و مەعاش و پارە و پولەکەی خۆیانە ئەگینا یەک دەوری نییە بۆ مەسەلەی هاوڵاتی کوردی. ئەوسا هەر بۆ خۆیەتی هیچ ئیسفادێکی بۆ کورد چی بووە چەند ساڵە کورد سەرۆکۆماری هەیە ئێشتا کوردستانیان بۆ یەکلابووەتەوە چیان کردو بۆ کرد بەس پێم بڵێ بەس پارە ڕاکێشانە بۆ گیرفانی خۆی و ئەو حیزبەی کە تایەتی یەک شتی تری بۆ نەکراوە. ئەمی کورد هیچ گرنگیمان پێ نەدراوە بەس بۆ حیزبەکانی خۆیان بوونە گرنگیان بۆ خۆی ئەوانە بۆ نەگرنگ بۆ ئێوانە بێ باوەڕ ناکەم دوتانی شتێک پێم بۆ ئێمە ئەیانتوانی زۆر لەوە زیاتر بکەن بۆ کورد کە نەیان کرد چکە نیەتیان نییە ئاگیان لە حاڵی خەڵک نییە تێکەڵ بە خەڵک نابن خۆی بیرکاتەوە بیر بۆچی چۆتەوێ چی هەڵی بژاردووە ئێمە هەڵمان نەبژاردووە گیرفان پڕکات و vێلاوشت دروستکە. مادام کوردە و هاوشانێکی خۆمانە ئەگەر شتێکی باش بۆ کوردە بکە خەڵکی ژە حەسێتەوانێ مشکم نەژێر سای و سێبەری یەکەم خی گەورە دۆم ئەوە حەسێنەوە شتێکی خراب نییە زۆر باشە چاوەڕوانەکەین ینی هەموو بە چاوەڕوانێکی ئەوانێ هیوادارین گرنگی بە کورد بدرێت گرنگی بە عێراق بدەن بەس بۆ حیزبەکانی خۆیان نەبن هەر گرنگیان بۆوان هەبووە گرنگیان بۆ ئێمە نەبووە. ینی بەڕاستی یەکنین سێرەکە لێرە یەکن كشنو عراقنا يعني البرلمان يجني لا أنجمني وزير يجني ليش ليكتي أخيرا ويحلمان شو أنا